تاکەی لەم زەلیلەیە بژین تا ئەو کاتەیە گەڕێنەوە بۆ دینەکەمان گەڕانەوە بۆ دینەکەمان گەڕانەوە بۆ جیهادەکەی تا ئەو زەمەنەی ئەهلی ئیسلام لە کوردستانە بن بە خاوەنی چەکی خۆیان ڕوبەڕووی ئەم دوو تاغوتە ئەوەستنەم دوو مەلعونە ئەتوانن ئیسلامەکەیان ڕاگرن و بیپارێزن و قووەت و نەفوزی ئەوانیش کەم بکەن و تاکو و لایەنەدەن و ڕایەنەدەن و ناوچەکەکەنەوە بە دارالئیسلام ئەو زەلیلە لەسەرمان زیاترە بێ و ئەبێ ئەوەش بزانین هەر ڕۆژێک دوورکەوینەوە لە جیهادەکە هەموو ڕۆژێ ئەو زەلیلە لەسەرمان زیاترە بێ بە دەلیلی ئەوەی کە ئەو زمانەی بزوتنەوەی ئیسلامی بوو پارسەنگی هێزەکان هەبوو پارتی لە زاخۆش نەیەتوان تەعادامان لێ بکە لە زاخۆش ئەمە قەرمانە بۆ کاتەی بزوتنەوەی ئیسلامی پارتی نەیەتوانی وێچێتیش نەیەتوانی لەبەر قووەت و نفوزێکی بەڵانسە هەبوو ینی تەوازن ڕاگرتن پارسەنگ ڕاگرتنی هێزەکان یەکە هێزی ئیسلامیمان نەما خەڵک دێتە بەر مزگەوتەکانمان ئەڵێ ها منەوە تا باوەڕم بەخوانیە و قورئانم سووتان و فەرموچێ پیاوە بۆم بێتە دەرەوە کابرا لە مزگەوتی کەلار لە باوە نووریش لە نوێژی نیوەڕایە خەڵک نوێژەکەن چوە ژوورە قورئانەکانی پەرپەر کردوتی ئەوە تا من فلانی کوڕی فلانی کوڕی فلانی کوڕی فلان چوار ناوی خۆی وت و خەڵکی ژەزانن کە پۆلیسی یەکێتی بوو ئێمەمان بۆچی ئەمە زەلیلەمان بەسەرا هاتووە بە سەبەبی نەبوونی چەک نەبوونی قووەتێکی هێزی ئیسلامی کە بتوانە بەرگری لە ئیسلامەکە بکە و ئەو دوو تاغوتەش هەروە ئەمێننەوە هەتا ئەو ڕۆژەی کە ئەم خەڵکە زمینەیەکی فکری و عقائدی و بیر و هۆشێکیان لە دڵ و دەروونە بۆ دروستە بێ قوربانی ئامادەی قوربانی دانا بن تەزحیە بدەن ئەو کاتە توانن بیگۆڕ ئەو کاتە مبامسکردبوون کە شەش ڕوکنەکەی شۆڕشکردن پێویستە منهەج و جەماعەت و حرەکەتی شیاوت هەبێ بۆی بتوانی بیگۆڕی پاشان پێویستە سێ ڕوکنی ترت بۆ دروست ببێ بریتە لە قائیدێکی خاوەن عەزم و ئیرادە و جددی نخبەیەکی تێگەیشت و لە پەیامەکە پاشان ئەو کاتە جەماوەرێکیش کە قوربانیەکەدن ئیمام خومینی شۆڕشی ئێرانی 64,000 کوژراویاندا بە دەردێڵن 64 شەهیدیاندا 64 ملیۆنیان کەوتە بەردەست و وڵات بە هەموو ئیمکانی تۆ کەوتە بەردەستیان و ئەتوان ئێستا قوتەنەوە یەکی خوان ئیدامە پێ بدەن و ئەگەر ئەوان دەزرێژەکانیان نەکردایەتە سەر ناوچەکانی تر و بەو دەمارگیریەی خۆیان بە وحشیگەرێتی خۆیان نەهاتنایەتە سەر یەمەن و سووریا و لوبنان و عێراق ئەوان توانی وڵاتی خۆیان پڕ ئاوەدانی بکەن وەسە لە تورکیا بە قووەتر بکەن ئەوان پێشتر کەوتنە گۆڕانکاری و لە ناحی دەستوریشەوە هەموو شتێکی فەقرە قانونیان مطابقی مەزەبەکەی خۆیان بەڵام ێستا ڕۆژ بە ڕۆژ فەقیرتر بوون و بە هەلاکەتا زیاتر ئەڕۆن سەبەبەکەی ئەو دەزرێژیانەیە کە کردویان ئەمما 64,000 کوژراویاندا 64 ملیۆن بەردەست کەوت ئێمەشە بێ بە پشتیوانی خوای پەروەردگار ئاوا باوەڕمان وابێ کە ئەتوانین گۆڕانکاریەکان لە وڵاتی خۆمانە بکەین چکە وڵاتی ئێمە تورکیانی هەتاکو دەوڵەتێکی قانونی بێ قوەی قەزاییە هەبێ وەکوڵن دەستور هەبێ دەستوری وڵات محکەمەی دەستوری هەبێ سیستم و قانونێکە بێ حیزب بە پێی قانون تشکیل بێ حیزب بەپێی قانون انتخاباتەکان نەتیجەکان بە پێی قانون بێ قانون بۆ هەمویان وەکو یەک وایە ئەوە لە تورکیا هەیە لە وڵاتی میلیشیایی ئێمەیان نیشتیوە